ئەمریکا و ئێران لە ڕۆژاوای کوردستان شەڕیانە. تورکیا و رووسیاش پشتگیری لە سووریا دەکەن. دوای ئەوەی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا هێزەکانی سووریای دموکرات و ئەنجومەنی سەربازی دێرە زوور ئۆپراسیۆنێکیان دژی شانەکانی داعش دەست پێ کرد، ڕوبەڕووی گروپە چەکدارە جیاوازەکانی ناوچەکەش بوونەوە و بەو هۆیەشەوە شەڕێکی سەخت بەڕێوە دەچێت. سەرچاوە ڕۆژئاوایی و کوردیەکان بازەوە دەکەن میلیشیا ئێرانیەکان دۆخەکەیان قۆسووەتەوە بۆ فراوانکردنی کاریگەری خۆیان بە تایبەت لەو ناوچانەی کە دەوڵەمەندە بەنەوت. ئەوەش وای لە ئەمریکا کرد بە خێرایی هەنگاو بنێت بۆ کەمکردنەوەی گرژیەکان و ڕێگریکردن لە میلیشیاکانی نزیک لە ئێران. لەلایەکی ترەوە سەرچاوە خۆجێیەکان دووپاتی دەکەنەوە. تورکیا ئاگری شەڕخۆش دەکات و ڕۆڵی هەیە لەو ناوچەیە بە ئامانجی خۆشکردنی ئاگری شەڕ و کردنەوەی ڕێگەیەک بۆ گەیشتن بە چەکدارانی خێڵەکان. گوێرەی ئەو سەرچاوانەی زانیاریان بە شارپرێز داوە ئەوانەی ئێستا لە دژی هەسەدە شەڕ دەکەن وەکەوەی بانگەشەی بۆ دەکرێت هێزی سەربەهۆزەکانی ناوچەکە نین. بەڵکو ئەو گروپە چەکدارانەی سەر بە نەواف ڕاغب بەشیرن کە لە ساڵانی ڕابردوودا وەک نەیارێکی سەرسەختی ڕژێمەکەی ئەسەد خۆی ناساندووە و پەیوەندی بە گروپەکانی سەر بە تورکیاوە کردووە. ئێستاش دەیەوێت لە ڕێگەی نزیکی لە ئێرانەوە بە پاڵپشتی رووسیا پشتگیری ڕژێمەکەی ئەسەد بکات و لە دژی هەسەدە شەڕ بکات. ناوەندی پەیوەندیەکانی هەسەدەش ڕایگەیاندووە چەکدارەکانی سەر بە نەواف بەشیر لە بەری ڕۆژاوای ڕووباری فراتەوە چوونەتە ناو گوندەکانی ئەو ناوچەی کە لەژێر دەسەڵاتی ڕژێمی سووریا و گروپەکانی سەر بە ئێران. دووشەمەی ڕابردووش فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات لە پەیامێکدا ڕایگەیاند پلانی حکوومەتی ڕژێمی سووریایان ناشکرا کردووە بۆ دەست بە سەرداگرتنی ناوچەکانیان لە ماوەی 2 ڕۆژدا و لە ڕووی مەیدانیشەوە بەرەو کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەکانی دێرە زوور دەچن و هاوپەیمانانیش بە هێزی ئاسمانی پشتیوانی ئۆپراسیۆنەکەی هەسەدەیان کردووە. بەو شێوەیەش ئەوەی ڕوودەدات لە ڕۆژاوای کوردستان شەڕێکی توندە لە نێوان هەسەدە و ئەمریکا لەلایەک و گروپەکانی سەر بە سووریا و ئێران و تورکیا و رووسیا لەلایەکی تر، نەک ئەوەی کە بانگەشەی بۆ دەکەن گوایە شەڕی تائیفی نێوان کورد و عەرەبی ناوچەکە بێت.